ئەوەی تا کۆتایی دەتان چەسپێنێ تا بێکەم و کوڕی بن لە ڕۆژی عیسایی مەسیحی خوداوەند. خدا پشتی پێدەبەسترێ. ئەو خودایەی بانگی کردن بۆ بەشداریکردن لەگەڵ ڕۆڵەکەی کە عیسای مەسیحی خوداوەندمانە. 1 کۆڕنسوس 1 ئایەتی 8 و 9. لەم ئاەتانە دەخوێنینەوە کە ئێمە باوەڕمان بە عیسای مەسیحە، عیسای مەسیح کە نەمر و زیندووە هەتا کۆتایی ژیانمان لەگەڵمان دەبێت و باوەڕیشمان دەچەسپێنێت و لە ناخۆشیشدا یارمەتیمان دەدات و هەر کەم و کوڕێکیشمان هەبێت خوداوەند یارمەتیدەر و هیوا و هێزمانە. بۆیە ئێمە گرنگە کە پشت بە خوداوەند ببەستین، چونکە ئەو خودایەی کە بەڵێنی پێداوین بەڵێنەکەی خۆی دەگەیەنێتە دی. بەڵێنی خوداوەندیش ئەوەیە لە ژیانی ئێمە کە ئەو ئاگای لە ئێمە دەبێت، دەستی پیرۆزی لە ژیانمان دەبێت و ئەو یارمەتی دەرمان دەبێت لە عیسای مەسیحی پیرۆز. بۆیە گرنگە ئێمە چەسپاو بین لە باوەڕمان و لە هەر ناخۆشی و لە هەر تنگانەیەک بێ هیوا نەبین، بەڵکو هیوامان بەو خودایە بێت کە نەمرە. باوکی ئاسمانی داوا لێ دەکەم کەوە هیوا و باوەڕمان چەسپاو و بەهێزکەی لە کاتی ناخۆشیدا بەهێز بین لە باوەڕمان، لا نەدەین لە تنگانە و پشت بە تۆ ببەستین، بە هەموو شێوەیەک پشت بە تۆ ببەستین، چونکە تۆ خودایەکی ئاوڕمان لێ دەدەیتەوە و باوەشی بەرەکەت و پیرۆزی بۆ ئێمە دەکەیتەوە و یارمەتی دەرمان دەبی لە کاتی تنگانە و لە کاتی تەنیایی. تۆ بەهانامان دەیت چونکە تۆ هیوای. ئامین.